قولەی شۆخ و بۆ شوێرەکانی بتوێنی جوان و باغ و بێستانی بۆ قولەی شۆخ. شاری ڕانیە شارێکی کۆنی هەرێمی کوردستانە و لە ناوەڕاستی سەدەی ئەفدا سەر بە ئیمارەتی بابان بووە، دواتر دەکەوێتە ژێردەسەڵاتی میر محەممەدی ڕواندز و دواتر دەکەوێتە ژێردەسەڵاتی عوسمانیەکان. ڕانیە لە ساڵی 1997ەوە سنجاقێکی سلێمانی سەر بە ویلایەتی شارە زۆر بووە کە ناوەندەکەی شاری کەرکووک بووە. لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی عێراق قەزای ڕانیە دەخرێتە سەر پارێزگای هەولێر. لە ساڵی 1950ەوە خراوەتە سەر پارێزگای سلێمانی. لە 5 ساڵی 2012ەوە شاری ڕانیە لە پای ڕاپەڕین و قوربانیدانی بووە بە ئیدارەیەکی سربەخۆ. شاری ڕانیە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان و بە شاخ و ڕووبار و دەریاچەی دوکان دەورەدراوە. ڕووبەری قەزای ڕانیە 884 کیلۆمەتر دووجایە و 4 ناحیە و 126 گوندیش بەسەر قەزای ڕانیەوەن. ڕانیە دەشتێکی بەپیت و فراوانە و بە شاخ دەورەدراوە و بەچی باکووری ئەو شارە شاخی کێوەڕەشە کە 1200 مەتر لە ئازڕووی دەریاوە بەرزە و دەورەی شاری داوە. بەشی باشووری ڕۆژ ئاوای بریتین لە شاخی ئاجیلە و ماکۆک. کۆنترین گەڕک لە شاری ڕانیە گەڕەکی قەڵاتە کە مێژوەکەی بۆ هەزاران ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. کاتێک لە دەواازەی شاری ڕانیە داخڵ دەبێت مۆنۆمنتی شەیدانی ڕاپەڕینی 5 ساڵی 1991 دەبینی کە گزارش لە ئازایەتی و قارەمانێتی شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین دەکات. ڕانیە هەمیشە دژی ڕژێمێک لە دوایەکانی دژ بە گەلی کوردوەستاوەتەوە. لە پێناو بەدیهێنانی ئازادی قوربانی زۆری داوە. ئەوە بوو لە ساڵی 1982 هاوڵاتیانی ئەم شارە ڕاپەڕینیان دژی دەستەڵاتی بازەنجامدا و دوایان ڕاپەڕینیش لە ڕۆژی 5 ساڵی 1991 شاری ڕانیە دژی بەعز ڕاپەڕین و تازی سەرکەوتن و سەروەریان لەسەرنا. لەو ڕۆژەوە ڕانیە بە دەواازەی ڕاپەڕین و پای تەختی ئازادی ناسێنراوە. زەمینی کوردانە بەهاری ژینم توی ڕانیە دیرۆکی شادی و شینم توی ڕانیە سەرچاوی شۆش و ڕاپەڕینی کورد سەرچاوی شۆش و ڕاپەڕینی. لە مێژووی تازەدا دەتوانم بڵێم لە ساڵی 1970 لە تشکیلەی تازەی دەوڵەتی عوسمانی ڕانیە کراوەتە قەزا کە بڵین سەر بە ئیمارەتی یابوو بوو لە سەر بە ویلایەتی شارە زۆر بووە کە ناوەندەکەی لە کەرکووک بووە. ئەو وەختێک سەر بە پارێزگاری هەولێر بووە، دواتر گواستراوەتەوە سەر سلێمانی. گەڕیدەکان کە وێرەدا هاتوون یاداشتی ئێریان وەک شارێکی بچووک ئاماژە پێداوە لە مێژووی تازەدا. مەسەلەن چەند گەڕیدەیەک هاتوون ڕانیەیان تەنها لە قەڵاتی ڕانیە قەڵات و 1-2 گەڕەکی دەوروبەری باس کردووە کە خانوەکانی چین بە چین بووە، نیمچە شێوەی قەڵاتێکی هەبووە، ینی شێوەی نزیک بووە لە قەڵاتە مێژوویە کۆنەکانی هەم سەردەمی کۆن هەم هەتا دەگاتە سەردەمی عوسمانی و پێش عوسمانی سەفەویەکانیش. ئەم دەڤەرە بەناوبانگە بە دەڤەرێکی گەرم لە سەرەتاکانی 1920 بۆ 21 و 22 لە گەرمەگەرمی سەردەمی شۆڕشی شێخی نەمر ئێرە ڕووداوگەلێکی ئێجگار گەورە بەخۆیەوە دەبینێت، بە تایبەت شەڕی دەربەند کە بە قۆناغێکی یەکلاکەرەوە دادەندرێت و شەڕێکی ئێجگار مێژوویی بووە و قۆناغێکە لەو قۆناغانەی کە ئێمە دەخاتە بەردەمی زۆر پرسیاری گرنگەوە لەو مەسەلەن یەکەم لێکترازانی ئینگلیز و شێخ محمودی نەمر کە لێرەوە دەستی پێکردووە دوجار گەڕانەوەی شێخی نەمر لە هندستانەوە بۆ هەرێمی کوردستان و ئەو ناوچەیە ڕۆڵێکی ئێجگار گرنگی لەم خەبات و تێکۆشینەی ئەوێ سەردەمی بینیوە و بەردەوام بووە. مەسەلەن لە ڕاپەڕینی ساڵی 1982 کە لە کوردستان بەگشتی ڕاپەڕینێکی فراوان بووە لە ڕانیە ناوەندێکی ئێجگار گرم بووە لەو ڕاپەڕینەدا، بەڵام سەرمەشقی ڕاپەڕینەکانی یا سەروەری ئەم شارە بە پلەی یەکەم لە مێژووی تازەدا ڕاپەڕینی 5
1990 کە شاری ڕانی ڕاپەڕین بۆتە دەواازەی ڕاپەڕین و مێژوویەکی نووسیوەتەوە کە دەتوانم بە ناوی قۆناغێکی تازە و سەردەمێکی تازە بۆ گەلی کوردستان و بە درێژایی مێژووی خۆشی قۆناغێکی تازەی و بەرهەم هێناوە و هەر لێرەشەوەی ڕانیە ناسناوی دەواازەی ڕاپەڕینی بە فەرمی پێدرا و ئێستاکە لە ساڵی 2010 کراوەتە ئیدارەیەکی سربەخۆ وەک نیمچە پارێزگایەک دەسەڵاتێکی سربەخۆ یا نیمچە سربەخۆ لەو ناوچەیەدا هەیە. ڕانیە شارێکی تێکۆشەر بووە چەندین کەسایەتی گەورە لە مێژووی دوور و درێژدا لەم شارەدا بوونە هەر لە تۆفیق وەهبیەوە هەر لە ڕەفیق حلمیەوە بیگرە تا شاعیرانی وەک دڵدار و هونەرمەندانی وەک زیرەک و بەدایان کەسایەتی دیاردار لێرە بوون ناوچەیەکی دڵگیر بووە. قسەیەک هەیە لە کۆنانی ئەم شارە سەرچاوەیەکی ئاوی سازگار لە ڕانی هەیە پێی دەڵێن قولە دەڵێ هەر کەسێک ئاوی قولە بخواتەوە جارێک حەز دەکات جارێکی تر بێتەوە ینی جۆرێک هۆگری هەیە بۆیە سیر نییە کە دانیشتوانی ڕانیە سیر بکەی خەڵکی ڕانیە خۆی ڕێژەیەکی کەمن لە ئێستادا مەسەلەن هەر کەسێک هاتووە سروشتی منتیقەکەی بەدڵ بووە و خەڵکی ناوچەکە خەڵکێکی میوان دۆست بووە بۆیە تێیدا ماوەتەوە. لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا و لە شۆڕشی نوێی گەلەکەماندا لە شاری ڕانیە جگەلەوەی ژنان ڕۆڵێکی بەرچاویان جێراوە لە هەموو کایەکاندا و جێدەستی خۆیان دیاری کردووە. شانبەشانی پیاوان توانیویانە پارێزگاری لە خاک و نیشتیمام بکەن و لەو پێناوەشدا چەندین شەهیدیان بەخشیوە بە تایبەتی لە ڕیزەکانی ڕێخستندا خەباتێکی بەرچاویان هەبووە. ژن لە ناو ڕانیە لە کۆندا بەڕاستی هەتا ئێستاش دەور و تەسیری خۆیان هەبووە لە کۆندا پێی ئەوەی کە ڕابردوو مێژوی خۆمان خوێندوتەوە یا لە گەورەکانمان بۆیان جێراوینەوە لە دیرۆک ژنان لەگەڵ پیاوان هاوبەش بوون لە کاری کوشت و کاڵی و لە کاری ئاژەڵداری و لە هەموو ئەو پیشە دەستیانێک کە لە ناو ماڵەکاندا ئیشیان لەسەر کردو دوورمان و چنین و پێداویستیەکانی ڕۆژانەی ژیانی خۆیان و دەوروبەرەکەیان بەشدار بوون و توانیویانە ئەو خاتونانە شوێن پەنجەیان دیار بێ لە ژیانی خۆیان و دەوروبەر و کۆمەلگای کوردیدا. بەڕاستی لە مانگرتنەکاندا ئەو کاتە کە خەڵک بەرهەڵستی دەکرد لە حکوومەت زۆر بەتوندی دەهاتنە سەرخەت و لە ناو کاری ڕێکخراوەیدا لە نێو ڕێخستنەکاندا ئیش و کارەکانی خوانیان شان بەشانی براکانیان دەبردە پێش و دەیان ژن وەکو تەتەر ڕۆژانە نامەی ناو پێشمەرگەی دەهێنا و دەبردیا خواردن و پێداویستەکانیان جێبەجێ دەکردیا هەواڵە پێشمەرگە و ڕێخستنەکانیان دەشاردەوە دەیان ژنمان هەیە زیندانی کرا من بۆ نمونە ماڵی کچە مامەکانم بەڕاستی هەر لە سنووری محافەزەی سلێمانیشیان بردیانن بۆ بەغدا بە سزن ئامۆژنم مامم دەیان کەس و کارم لە زیندانەکان بوون نەک ئەوەی ئێمە بەدەیان و سەدان کەسی گەلی کورد بەو شێوەیە بوو. بەڵام خەڵک کۆڵی نەدا ژنان وازیان نەهێنا بەڕاستی توانیان بەرپەرسی دژمنان بدەنەوە زۆر بە ئازایی شانبەشانی هەواڵانی برایان یاخۆ مێردیان ئەو کەسانەی کە لیانەوە نزیک بوون وەکو هاوڕێ. قۆناغی پێش ڕاپەڕین دیارە ژنان هاوشانی پیاوەکان و هاوشانی باوکیان براکانیان هاوسەرەکانیان لە هەموو شەڕ و لە هەموو مەینەتەکاندا بەشداریان کردووە و خاوەنی چەندەها دەستکەوتی جۆرا و جۆرن هەروەها لە دوای ڕاپەڕینیشەوە ژنان توانیویانە پێشنگ بن لە هەموو بوارە جیاوازەکان و لە هەموو کایە جیاوازەکانی سیاست و حکومڕانی و هەروەها کۆمەڵایەتیدا کە توانیویانە چەندەها دەستکەوتی باش بخۆیان بەدەست بهێنن ئەوە تا دەبینین کە چەندەها خانممان هەیە لە بواری پزیشکیدا و خانممان هەیە لە بواری یاسادا و خانممان هەیە لە بواری فێرکاری و هەروەها پەروەردەدا کە خزمەت دەکەن لە ئێستادا کە ئەوە جێگەی خۆشحاڵی و جێگەی شانازیە کە پێشتر ئازادی ژنان سنووردار کراوە بەڵام لە ئێستادا دەبینین کە خۆیان دەتوانن لەسەر پێ خۆیان بوەستن و خاوەنی دارایی سەر بەخۆی خۆیان بن بە شێوەیە کە بتوانن ئیدارەی خۆیان بدەن ئیدارەی خێزانەکانیان بدەن و ببنە پێشنگ لە هەموو کار و چالاکەکانی ژیان و بەڕێوەبردنی ژیاندا دەبینین کە ئەوان توانیویانە چەندەها خانمی دەستڕەنگینمان هەیە. لە ڕووی شوێنەواریەوە شاری ڕانیە چەندین ناوچەی شوێنەواری و مێژووی و گرنگ لە دەڤەرەکەدا هەیە کە هەمە جۆرن و ساڵانە تیمە شوێنەواریەکان سەردانی دەکەن و لەگەڵ بینینی ناوچەکەشدا توێژینەوەی لەسەر دەکەن بە تایبەتی گردی شمشارە کە لە ساڵی 1957 بۆ 1959 لەلایەن تیمێکی دانیمارکی و عێراقیەوە
پشکنینی بۆ کراوە بە یەکێک لە کۆنترین گردەکانی مرۆڤایەتی دادەندرێت کە زیاتر لە 247 نامەی بزماری و مێخی و پەرزگایەکی سەردەمی ئاشووریەکان و حەوت چینی مێژووی تێدا دۆزراوەتەوە. ئێمە لە سنووری قەزایڕانیا نزیکەی 200 ناوچەی شوێنەواری مێژوویمان تۆمار کردووە کە لە ئێستادا ناسێنراون بە ناوچەی شوێنەواری وەکێک لەو ناوچە شوێنەوارانی کەوا زۆر لە سنووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەنگدانەوەی هەبوویش ناوچەی شوێنەواری دەربەندە کە ناوچەیەکی شوێنەواری سەردەمی ئەشکانیەکانە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بە 2000 تقریبان 200 ساڵێک کۆمەڵێک کەلوپەلی ئەو سەردەمان دۆزیەوە و شارێکی تەواوە چەند پەرزگایەک و چەند بینایەکمان تێدا دۆزیوێتەوە وەکتری ناوچە شوێنەواری گرینکان گردی شمشارەیە کە چەند چینێک سەردەمی شارستانەتی جیاوازی تێدایە لە سەردەمی چاخە کۆنەکانەوە تا دەگاتە سەردەمی ئاشووریەکان و وەت سەردەمی ئیسلام و یەکێکتر لە ناوچە شوێنەوارە گرینکان کاری هەڵکۆڵین و توێژین زانستیمان بۆ ئەنجام داوە گردی بابووکڕە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان پەرزگایەکمان تێدا دۆزیوێتەوە بە هاوکاری زانکۆی کۆبنهاگنی دانیمارک و لە سنووری ئیداری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی قەزایڕانیا خاوەنی زۆرترین ناوچەی شوێنەواریە و ئەمەش دەرخەری ڕاستی بوونی شارستانەتێکی دێرینە لە دەڤەرەکە کە لە تەواوی سەردەمە جیاوازەکاندا ژیان لێرەکانە بەرقەرار بۆ هەبووە. دەشتی بتوێن و قەزایڕانێ بە تایبەتی خاوەنی چەندی ناوچە شوێنەواریە ئەو ناوچە شوێنەواریانە بۆ ماوەیەکی زۆر کۆنی مێژووی دەگەڕێنەوە کاتی خۆی لە سەردەمی پاشایەتیدا لە سەردەمی حکوومەتی عراق پێش دروستکردنی بەنداوی دوکان حکوومەتی عراق لە ڕێگەی تیمێکی شوێنەوەرناسی دانیمارکیەوە بە سورەکاتی یۆرگن لیسۆ کرێ پشکنینی بۆ ناوچەکانی دەشتی بتوێن کرد ئەوە بوو پێشەوەی بەنداوی دوکان دروست بکرێت چکە کاتێک ئەو بەنداوا دروستەکە بەشێکی ئەو ناوچە شوێنەوارانە ژێر ئاو دەکەوتن بۆیە حکوومەتی عراق کاتێک ئەو تیمە دانیمارکی هێنا تەوان پێش تیمە دانیمارکەکە تیمی حکوومەتی عراقی لە بەغداوە هاتوو سەردانی ئەو ناوچانەی کرد بوو ناوچە شوێنەوارەکان دیاری کردبوو وەکو گرنگی ئەو ناوچە شوێنەوارانی وەکو گردی شمشارە و گردی بازمسیان و چەندی ناوچێتر دوای ئەوەی کە تیمی دانیمارکی دێ بەسەرۆکاتی یۆرگن لیسۆکن و پشکنی دەکات چەندین کەلوپەلی شوێنەواری دەدۆزێتەوە ئەو کەلوپەلە شوێنەوارانە کە مێژووی ناوچەکان دەگوازرێنەوە بۆ مۆزەخانەکانی بەغدای ئەو کاتوهەروە بەشێکیشان لە مۆزەخانی سلێمانی دانراون بەم جۆرە ئەو کەلوپەلە شوێنەواریانە لە فەوتان ڕزگارکان بەڵام دواتر دەتوانم بڵم لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی زۆر گرنگی شوێنەواریە دەتوانم بڵم بە تەواوەتیکردن و پشکنین تێدا نەکراوە دواتریش بەداخەوە بەهۆی ئەو وەزعانەی کە لە عراقدا ڕوویداوە بەهۆی شەڕەکانی شۆڕشی ئەیلول و شۆڕشین و دواتر شەڕی عراق و ئێران و هەموو ئەو شەڕانێک کە لە کوردستان و عراق هەڵگیرساوە نەتوانراوە وەکو پێویستکردن و پشکنین بۆ ناوچەکان بکرێت بۆ ناوچە شوێنەوارەکان بکرێت و هەمیشە عادەتێکی شێت هەمیشە تیمی شوێنەواری کاتێک و پشکنین دەکات کە ناوچەکە ئارام بێ بێچێشە بێ بەڵام کاتێک کە شەڕ لە ناوچەیەک بوو ناتوانێت بەڵام لە دوای پرۆسی ئازادی عراق و لە دوای 2003 جاریشتر تیمە شوێنەوارەکانی وڵاتانی بیانی گەڕانەوە کوردستان و گەڕان و عراق دەستیان کردووە بە کنۆ پشکنین ئەو بوو دواتر چەند کنۆ پشنیشتر کات چەند شوێنیشتر دروستداوەتەوان پێشتر شوێنەواری دەربەندی ڕانی هەبوو پێشتر یەکێک لە مێژنووسانی کوربانای عەبدوڕەقیب یوسف هەر لە هەفتاکانەوە ئەو ناوچەی دیاری کردبوو بەڵام دواتریش جارشتر لە دوای 2003 تیمە شوێنەوارەکان گەڕانەوە و بەتایبەتی لە ساڵانی 2016 2017 تیمی زانکۆی کامبریج کە هاتبوونە ڕانی لێرە نیشتەجێ بوون چەند مانگێک جارشتر کنۆ پشکنیان کرد بەڵام ئەو جاران کنۆ پشکنینەکە بۆ شوێنەوارەکانی دەربەندی ڕانیە بوو لەوێ چەندین پارچە شوێنەواریان دۆزیەوە کە هێندێکیان بۆ سەردەمی ئاشووری دەگەڕاوە هێندێکیان بۆ سەردەمی ساسانی دەگەڕاوە ئەم لە ئێستادا دەتوانم بڵێم ئەگەر بێت حکوومەتی عراق حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری باخی زیاتر بۆ ناوچەیە بدەن پێم وایە شوێنەواری زیاتر دەدروزێتەوە وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە و ئەوەی کە گرنگیشە لە هەموو وڵاتاندا ناوچە شوێنەوارەکان بە گەشت و گوزار دەکرێت یاخود چۆن دەڵێ بە سیاحی دەکرێت بەداخەوە تا ئەستا لێرە بوونی نییە ئەم بەڕاستی لێرە پێشنیاری ئەوە دەکەم بۆ بەڕێوەبەراتی شوێنەواری گشتی شوێنەوار لە کوردستان و هەروە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و ڕاپەڕین داوای ئەوە دەکەم کە جارش هەوڵدەن تیمە شوێنەوارەکان بێنەوە کن و پشکنین زیاتر بکەن و هەروە ئەوەی ئێستا من ئاگادارم لە وڵاتانی زیاندا بەتایبەتی لە بەریتانیا و ئەمریکا پارێکی زۆر باش تەرخان کراوە بۆ بنیادنانەوەی عراق لە دوای داعش یەکێک لەو بابەتانێک کە پارەی بۆستەر دەکەن و ئیتمای پێدەن نۆژنکردنەوەی ناوچە شوێنەوارەکانە بەداخەوە ئێستا ئەمە گەرگەشتیارێک بێت لە ناوچەکانی کوردستانەوە بێت ناوچە شوێنەوارەکانی پیشاندەین بەشێکیان ژێر ئاو کەوتون ئەوش پەیوەندی بە ئاوی زێ بچووکەوە هەیە کاتێک ئەو ئاوەکە کەم دەکات ناوچە شوێنەواری تر دەردەکەوێتەوە کاتێک شکە زیاد دەکات ژێر ئاو دەکەون لە بواری ڕۆشنبیری و ئەدەب و هونەر شاری ڕانیا بە درێژایی ساڵانی هەشتاکانی سەدەی 20 تا پێش ڕاپەڕین
لیژنەیەکی ڕۆشنبیری هەبوو کە ئەندامەکانی بەردەوام بوون لە ئەنجامدانی چالاکی. ئەم لیژنەیە لە ماڵبەندی ڕۆشنبیری ڕانیە بوون، چالاکی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری خۆی ئەنجام دەدا. من بیرمە ئەو کات کە خوێندکار بووم لە قۆناغی چواری سەرەتایی بووم، گروپێکی مۆزیک ئەو کاتەوە بزانم ساڵی 76 و ئەوانە بوو، گروپێکی مۆزیک هەبوو. من ئەو کات وەکو کۆرس بەشداریم کرد. دیارە کۆبنەوەی باوکان هەبوو لە قوتابخانەی ڕانیە، لەوێ من وەکو کۆرس لەگە ئەو گروپە مۆزیکە. ئەو کات بیرم دێ کاک چالاکی حاجی ڕەفیق بە کەمان ئەسفی دەکرد، کاک فاڕۆقی مەلافاتێح بەنەی، سەرهەنگ میرزا بە عینشت بە کەمان، کاک قوبات بە ڕیتم لەگەڵی بەشداریان دەکرد. من لەوێەوە حەز و ئارەزوم بۆ دروست بوو بە حەقەت. ئەوە بوو تا دەکرێت لە ساڵی 78 ئەو کاتی کە بەڕێز مامەستا سەعدوڵڵا لێرە بوو، خولێکی مۆزیکی کردەوە. من چوومە ئەو خولەوە. دیارەکە لەوێ من سوودم لێبینی بە مامەستای خۆمی ێزانم. دەتوانین بڵین لە دوای هەشتاکانەوە جوڵەیەکی هونەری مۆزیکی زۆر باش لە ڕانیە دروست بوو. من ساڵی هەشتا کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان، هەموو هاوینێک کە دەهاتمەوە هاوینێک کە لە قۆناغی یەک و قۆناغی دوو قۆناغی سێ، هەموو هاوینێک خولی مۆزیکم بێ بەرامبەر دەکردەوە. دیارە ئەو خولانە ڕۆڵیان هەبوو. من توانیم لە ساڵی 1983 تیپی مۆسیقای کێوەڕەش سەرەتا بە ناوی کێوەڕەشدا بمەزرێنم. لە 1 دەی 1983 توانیمان کۆنسێرتێکی مۆزیکی بۆ جەماوەری ئەو شارە ڕێک بخەین. دیارە ئەو کات بەڕاستی خەڵک بە حەز و ئارەزۆ دێڕوانی ئەو تیپە مۆسیقایە توانایەکی زۆر باشی هەبوو. توانیم هەموو ئەوانەی کە پێشتر لە ڕابردوودا مۆزیکیان دەژەنی ئەوانە کۆ بکەمەوە، لەو تیپەدا کۆیان بکەمەوە، گروپێکی جوانیان لێ دروست بکەم. و چالاکیەکان بەردەوام بوو، بەردەوام بەشداری ڤیستیڤالمان دەکرد لەسەر ئاستی ئەو کاتی ناوچەی ئۆتۆنۆمی مەنتیقەی حکومی زاتیان پێدەوت. ساڵی 1984 ئەو کات تەلەڤیزیۆنی هین هەبوو، کەرکووک، کەناڵی کەرکووک وەڵامیان بۆ ناردین کە تیپەکەمان ئاوە ڕنگدانەوەی هەبوو لە زۆرێک لە چالاکیەکان بەشدار دەبووین لە ئاهەنگ و بۆنەکاندا. وەڵامیان بۆ ناردین کە چەند بەرهەمێک بۆ بەرنامەی کۆڵکە زێڕینە هەبوو، بەرنمەیەکی منداڵان بوو، بۆمان تۆمار دەکەن. ئەوە بوو زۆرمان پێخۆش بوو. بە حەقەت ئەو کاتی من ئامادەکاریم کرد بۆ 4 بەرهەم، ئەو کاتی 2 ئاوازمدانا. بەرنامەکەمان لە غاباتی ڕانیە تۆمار کرد. ئێستا ژوێنەوە ئەرشیفمان ماوە، بەڵام نازانم ئایا بەرهەمەکان لە کەناڵەکە ماوە، من نەمدیتەوە. دیارە بەرنمەیەکی منداڵان بوو. ئەمە سەرەتایەکی جوان بوو. مەبەستمە ئەوەی کە بەراورد کە لەگەڵ ئێستادا کە ئەو کاتەی توانایەکی وەکو هیچ ئیمکانیەتێک نەبوو، ئیش و کارەکان تۆزێک بە سەختی بەڕێوە دەچوو، بەڵام لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانەدا توانی بمان بەڕاستی جوڵەیەکی هونەری مۆزیکی زۆر باش لە ڕانیە دروست بکەین. دوای ڕاپەڕین ئێمە بەڕاستی تیپەکەمان مابوو. ئێمە هەر بۆ ڕاپەڕین من وەکو خۆم 2 ئاوازمدانا، ئاوازی سرودی 5 ئازار، ئەو کاتەی بۆ ساڵی 92 بوو. بەڵام حەقەت بۆ تۆمارکردنەکەی هەم ئیمکانیەتێک ئەو کاتی کە بەرەی کوردستانی هەبوو، ئیمکانیەتەکە وەکو پێویست نەبوو، بە ناچاری چوینە کۆیە تۆمارمان کرد. بۆ ئەو کات ئەو سرودە زۆر باش بوو، بەڕاستی وەکو نازنامەیەک بوو بۆ ڕاپەڕینەکە. ئێستاش ئەم پێم وایە ڕنگدانەوەی باشیە بوو. دواتر لە 2005 بە شێوازێکی تر لە ستۆدیۆی باشتر تۆمارمان کردەوە. تیپی مۆسیقای ڕانیە بەردەوام بوو. شاری ڕانیە ئەگەر لە پێشوی قەزاکانی تر نەبوو بێ لە باری ئەدەب و هونەر،
لە دواتر نەبووە لە بەرەبیانی تاریخەوە لە تا ئەو شارە دامەزراوە هەمیشە جموزۆڵی هوەری و ئەدەبی لە شارەکە هەبووە هەر بابەتێک بیگری چ لە ئەدەب چ لە هوەر خەڵکی ڕانیان توانیویانە لە هەردوو بارەکەدا وەکو کورد دەڵێ ئەسپی خۆیان تاو بدەن لەباری هوەریدا ڕانیە لە دێر زەمانەوە خاوەنی چەندین تیپی شانۆی چەندین تیپی مۆسیقی هوەرمەند خەڵکی شارەزا لەباری هوەر بووە لەباری ئەدەبیدا بە هەمان شێوە کۆمەڵێک دەنگی دیار لە سنوورەکەی ئێمەدا توانیویانە ڕتەشکیان بن ئەدیبی گەورە بن ناوی مەزن بن ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەم قەزایە ئەم شارە لە هەردوو ڕوەکەوە توانیویەتی بە جۆرێک کار بکە بە جۆرێک بەرەو پێشەوە بچێ کە دانەبڕێ لە ڕەوتە ئەدەبی هوەریەکەەوە تا ئێستاشی لەگەڵدا بێ ئەو جموزۆڵە ڕۆشنبیری و ئەدەبی هوەریەکە لە قەزای ڕانیە هەیە دەتوانم بڵم لەسەر ئاستی قەزاکان ڕەنگە لە پێشی پێشەوە بێ بە هیوای ئەوەی کە بتوانین بە هاوکاری دەستگا ڕۆشنبیریەکان بە هاوکاری دەستگا هوەریەکان لەم جموزۆڵ و ڕەوتە بەردەوام بین بۆ ئەوەی شاری ڕانیە هەمیشە بۆ پێشەنگی خۆی بمێنێتەوە لە بواری ڕۆشنبیری و خوێندندا شاری ڕانیە مێژوویەکی دێرینی هەیە و لە ساڵی 1990 خوێندنگە لە شاری ڕانیە دروست کراوە و کۆنترین خوێندنگەش قوتابخانەی ڕانی سەرەتایی بووە کە ئەو کاتە لە گەڕەکی قەڵا دروست کراوە دیارە دوایەوەی کە ئینگلیزەکان عراقیان داگیر کرد بۆ یەکەمین جار لە باشووری کوردستان ساڵی 1990 خوێندنگە بە شێوازێکی مۆدرن و پێشکەوت و کرایەوە هەر 3 ساڵ دوای ئەوە لە ساڵی 1922 خوێندن لە شاری ڕانیە بە فەرمی دادەمەزرێنرێت و لە گەڕێکی قەڵات بۆ یەکەمی جار بە ناوی ڕانی سەرەتایی دەکرێتەوانێ لەم خوێندنگایە کە لە گەڕێکی قەڵات بووە چەند مامۆستایەک وانان وتۆتەوانێ لەوانە عەبدولقادر زەکی هەناری و هەروەها سەید حەسەن کەرکوچی و هەروەها عومەری حاجی مەحموود ئەمانە دەکرێت بڵێن سەرەتاییترین ئەو مامۆستانە بوون کە بناغی خوێندنیان لە شاری ڕانیە دامەزران جگەلەوە چەند خوێندکاری کشمان هەبوو لەو سەردەمەدا کە وەکو خوێندووان لەوان تۆفیقی مەلا سەدیق هەروەها حەمی مەلا تۆفیق و هەروەها یونوس ڕەوف هەروەها دڵداری شاعیر ئەمانە دەکرێت بڵێن یەکەمین کەسێک بوون خوێندکارانی کە لە شاری ڕانیە وەکو خوێندکار بوون هەروەها طبعا سیاسەتی ڕژەمی پاشایەتی لەو سەردەمەداوا بۆ کە کەمتر ئیتیمام و گرنگی بە شارە دوورودەستەکان داوە لەوان ڕانیە کەمتر لای لێکراوەوە تا ساڵی 1950 بە تایبەتی لە دوای شۆڕشی 4 تەمموز 1950 حکوومەتی کۆماری دەوڵەتی عراق زیاتر پەری بەلایانی خوێندندا دەکرێت بڵێن لە ساڵی 1950 یەک قوتابخانە هەبووە لە ساڵ کە 158 خوێندکار هەبووە تەنها 4 کەسیان لەو خوێندکاران ڕەگەزیان مێبووە هەروە لە ساڵی 1976 دەکرێت بڵم 58 بۆ ساڵ 1976 خوێندنگایەکی زۆر دامەزران لە ڕانیە لەوانە 8 خوێندنگە لە ڕانیە کراونەوە دەستیان تێدا خوێندراوە لە ساڵی 1970 بۆ 1990 نزیکەی 12 خوێندنگە لە ڕانیە کراوەتەوانێ و بۆ یەکەمین جار دەکرێت ئاماژە بۆ بکەم بۆ یەکەمین جار لە ساڵی 1959 دوو هاوڵاتی شاری ڕانیە بەناوەکانی حەمەدەمینی مەلاپیرۆت و سلێمانی مەلاپیرۆت خوێندنیان لە خانەی مامۆستایانی بەعقوبە تەواو کردووە کە ئەو کاتی خانەی مامۆستایان هەبووە دەکرێت بڵێن دوو لەو مامۆستایانە بوون کە لە بەعقوبە شادە و بڕوانای مامۆستایەتیان پێدرا و هاتوونەوە شاری ڕانیە لێرە بوونە مامۆستا جگە لەوەش ئێمە لە شاری ڕانیە جگە لە با بڵێن خوێندنی فەرمی دەوڵەتی خوێندنی ئاینیشمان هەبووە با بڵێن مزگەوتی گەورەی ڕانیە شوێنێکی گرنگ بۆ ئەوەی کە چەندین زانای گەورەی ئاینی و چەندین مامۆستای ئاینی لە شارەکەدا دەرسیدا بڵێنەوە خوێندکارێکی زۆریشمان هەبووە لە دوای راپۆرنی 1990 حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی خوێندنەوە گرنگێکی زۆری بە شاری ڕانیەدا لەکردنەوەی بەڕێوەبەراتی پەروەردە و لەکردنەوەی پەیمانگای ماڵبەندی مامۆستایانی ڕانیە و دواتر لە ساڵی 2011 کردنەوەی زانکۆی راپەڕین و هەموو ئەمانە گرنگێکی زۆری هەیە لە شاری ڕانیە کە پرۆسەی خوێندن و پەروەردەی بەرەو پێشەوە بردووە.
دەشتی بتوێن ناوچەیەکی گرینگە بۆ کشتتوکاڵکردن و گرنگیدان بە بەرهەمی خۆماڵی کە لە وەرزە جیاجیەکانی ساڵدا چەندین بەرهەمی کشتتوکاڵی تێدا بەرهەم دەێنرێ و هەمیشە بەروبوومی ئەم سنوورە بە باشترین بەروبوومی خۆماڵیدا دەندرێت ئەمەش بۆ هەڵکەوتەی جوگرافی و کەش و هەواکەی دەگەڕێتەوە. دەشتی بتوێن و سنووری قەزای ڕانیە کە بەشێکی بەڕێبەرایەتی گشتی کشتتوکاڵی راپەڕین و سنووری ئیدارە راپەڕینە زەوی بە پیت و بەرەکەتن دەتوانم بڵێم سێهەمین دەشتی بە پیت و بەرەکەتی کوردستانە لە دوای شارە زور و دەشتی هەولێر و ئەوانە زەوی و زارێکی زۆر بە پیت و بەرەکەتە و لە ڕووی ئاو هەواوە زۆر گونجاوە بۆ تەواوی بەروبمە کشتتوکاڵیەکان چ بەروبمی زستانە بێت چ بەروبمی هاوینە بێت چ بەروبمە ئاژەڵیەکان بێ پەلەوەریەکان بێ لە هەموو ڕوویەکەوە پشکی شێر بەرەم سنوورەی کەوتووە بەروبوومی گەنمیش ئێمە با بڵێن بە دانەوێڵە گەنموجو و نیسکونۆک و ئەمانە هەچەندە نیسکونۆک تا ڕادەیەکی زۆر کەمە زیاتر بەروبوومی دانەوێڵەکان زیاتر گەنم لێرەدا دەچێندرێت ڕێژەیەکی باشە ئێمە ساڵانە پێشبینی تەوەقعات و پێشبینی و ڕەچاوکراوی ئێمە وایە کە لە سنووری با بڵێن جگە لە ئیدارە راپەڕین تەنها سنووری قەزای ڕانیە ڕووبەری نزیک 100,000 دۆنم دادەچێندرێت بە گەنم ئەو ڕووبەرەی کە لەسەری ساخ بووینەوە کە ساڵانە داچێندرێت بۆ بەروبمە ئەگە تێبینیتان کردبێ زۆربەی بەروبمەکانی ناو بازار بەروبمی خۆماڵی خۆمانە ینی ئەوە جێگای دڵخۆشیە بۆیە لەوەیدا هیچ گومانی تێدا نییە لەتوانین لە هەموو بەروبمەکاندا پشت بە خۆمان ببەستین لە بەروبمە هاوینەیەکان بە تایبەتی لە کاتی زستانەشدا ئەوانەی کە خانۆ پلاستیکان ئێمە ڕێژەیەکی زۆر خانووی پلاستیکیمان هەیە کە خۆتان دەزانن ئەوە بەرهەمێکی باشیان هەیە لە بواری خەیارە تەماتەیە ئەو شتانەی کە سەوزەیە ئێستا خەڵک سەوزەشی تیا دەچێنێت کە ئەوە جێگای دڵخۆشیە ئەمانەش ئەم خانوانە بۆیە هەن کە تۆ چوار وەرزەوەکو دەڵێ بەروبوومت هەبێ بۆی هیچ کاتێک پەکت نەکەوێت لەو بەروبمانە بەڵام هەندێک کاتەیە جوتیارەکە ناتوانێت ئیمکانێتی یاخود نەخۆشیێک دەبێت یاخود زەویەکەی نیماتۆدای هەیە گرفتێکی بۆ شێو بە دروست دەبێت دەتوانین چوار وەرزە بەروبوومی تێدا بچین و بەرهەم بخەینە بازارەوە. لە سنووری قەزای ڕانیا چەندین شوێنەواری گەشتیاری و ڕازاوە با سروشتی جوان و دڕفێن هەن بەڵام نەبوونی پرۆژەی گەشتیاری و کەمی خزمەتگوزاری وای کردووە کە گەشتیارێکی زۆر ڕوو لەو ناوچانە نەکەن و نەتواندرێت سوود لەم سێکتەرە گرینگە وەربگیرێت. ئێمە بەس باسی قەزای ڕانیە بکەین کە چوار ناحیە و مرکزی قەزای ڕانیە نزیکەی 35 شوێنی گەشتیاری سەرنجڕاکێش و دیارمان هەن کە ڕۆژانە گەشتیار و سەیرانکەرێکی زۆر ڕووی تێدەکات لەو شوێنانە وە زۆربەی شوێنەکان دەرخستەمان بۆ ئامادەکردن بۆ ئەوەی خزمەتگوزاری گەشتیاری یاخود پرۆژەی گەشتیاریان بگەێنینەیە بەڵام لە ڕاستیدا ئەم چەند ساڵی بە خۆتان ئاگادارن بەهۆی شەڕی داعش و ئەزمی داراییەوە ئێمە هیچ بڕەبوجەیەکمان بۆ دانەنراوە بۆی بتوانین خزمەتێکی کەم تا زۆر بە شوێنە گەشتیاریەکان بکەین ئێمە پلان و بەردامان هەیە وەڵەوەتی بووینە بەڕێبەراتی گشتیش بە تەکید هەم داوامان لە بەرپرسانی مەحەلی خۆمان لە سنوورەکەی ئیداری ڕاپەڕین و قایمقامەت کردووە و هەم داوامان لە وەزارەت کردووە کە لەو بوجانی دێن ئاوڕێکی جدیتر بۆ کەرتی گەشتیاری بدرێتەوە بودجەیەکی تایبەتمان بۆ دامندرێت بۆی بتوانین خزمەتگوزاری گەشتیاری و پرۆژەی گەشتیاری زیاتر بۆ ئەو شوێنە گەشتیاریانە بگەێنین کە سەیرانکەر و گەشتیار ڕووتێ دەکەن ئێمە ئەو شوێنە گەشتیاریانی کە لێرە هەن بەڕاستی کۆمەڵە شوێنی زۆر سەرڕاکێشمان بە تایبەتی بەحرمان هەیە بەڵام ئەگەر بمانێت بچووکترین خزمەتگوزاری گەشتیاری بۆ شوێنە بگەێنین بودجەیەکی باشمان دەبێت لە بەردەستدا بێت یعنی ئەم بودجێش تاکو ئێستا نەبووە ئێمە دەزانین ئێستاش کێشەی موچە هەیە زۆر جار کێشەی نەسریە هەیە ئێمەگە بەتەکید حکومەت پشتیوانمان بێت و بودجەیەکمان بۆ دابینکات بۆ زۆربەی شوێنەکان بەرنامە و پلانی زۆر باشمان هەیە بۆەوەی خزمەتگوزاری گەشتیاری زۆر باش بگەین ئەو شوێنانە و بەردەوامیش لەگە کەرتی تایبەت لەسەر خەت بووین هانمان داوم بۆی لە شوێنە گەشتیارەکان پرۆژەی گەشتیاری ئەنجام بدەن. سەرچاوی شۆش و